فلنگ دوم چالنگ خم هفت و چارم وحدم سیل خم اسمی درارم وحدم سیل خم اسمی درارم من دلی حال من بترم شمشیر دستم طلا شمشیر دستم طلا شوخام طلا بفگو یلام پشت سرم بکشیدن صف من دلی ای خان من به تهرون گویالم گپ تا کوچیر گویالم گپ تا کوچیر هفته سوار روز جنگ بادش منون نرمی شمار ممدلی شیر علی مردون شمشیر مزیدم بگل سی بختیاری و من دلی بی خان من به تهرون سردشت آقا به رو تا کوه فردون شمشیر زیدون بگل سی خاک ایرون و من دلی شیر علی مردون شیر علی مردان خارن چوار لنگ سال 1308 تا سال 1313 90 سال پیش دەیان بار لەشکر ڕزاخانە پاڵانی لە منتەقەی کەکوویە و بۆیرەحمەد و شار و کووردا شکاند. تەمامیەتە کۆنتڕۆلە ڕۆستانی لەدەسا بوو و ئاخری بە موئامرە و یارمەتیە ئینگلیسیەکان و سوێندە پشت قورعان شیر عەلی مەردان خان کوڕ بیبی مەریەمە هەفت لەنگیان گرت و لە زیندانە قەسرە قەجەر ساڵە 1313 ئەعدام کریان. شیر عەلی مەردان خان ڕئیسە ئێڵە چوار لەنگە بەختیاریە لوڕ بوو. ڕزاخانە پاڵانی خەڵکە سەواد کوو
بێدایک و باوکێکی نامتعلق هاوردەیە دەسە ئینگلیسیەکان بۆ دروستکردنە بازار بە لەشکرە مکانیزە و هەواپەیما و تۆپ و تانگ چارە سوارانە بەختیاری و عەلی مەردانخانی نەکرد. من معزەرەت مەزبابەتە کۆرۆنا و دەنگە ناشاز، بەڵام دوای دیبەیتەکانە ڕۆژان ڕابردوو من گەرەکمە ئەهەمیەتە گۆڕانکاریەکان لە ناو سەرزەمینە کوردەوارە بەحسکەم. من بەحسم لە سەرۆک عەشیرەتە ساختە کرد، لە عەشیرەتە ساختە کرد، بەحسم لە حیزبە ساختە کرد. سازبووک تەک ساختە فەرقەکە. سازبووک یعنی لە دڵە فعل و ئینفعالاتێکی تەبیعی ناو کۆمەڵگایەک تێتە دەرۆ. ساختە یعنی بە کەرەستە کەسانێک کە کەرەستەیان لە دەستە ساختەی ئەکەن، دەست هەڵوەسی ئەکەن. گەرچە ئێمە لەژێر ئەدەبیاتە چەپا لەژێر ناوە دەرکەوتنە لەگەڵە دواکەوتوویە کەوتینە گیان و خۆمان، بەڵام هاتین شێوە گەلە کۆبوونەوەمان گۆڕی بۆ ئۆرگانیزەیشن و سازمان و ڕێکخراوە و حیزب و دەستە و NGO. بەڵام تەمام ئەمانە یعنی کۆکردنەوەی ئینسانگەلێ لە دەوری یەکتریا بۆ یەک ئامانج، بۆ یەک ئارمان. ئەگەر لە پشتە ئیدەیەکی گەورەی سیاسی، ئیدئۆلۆژیەک، باوەڕێک، ئارمانێک و ئارمانجێک نەوێت، هیچ دوو ئینسانێ بە یەکتری ناوەسرێن و هیچ گوشارێک لەسەر هیچ کەسێکدا نانرێت. هەبوونە پەیوەندی خوێنی سەبەبی و نەسەبی، یعنی چ لە ڕێگەی قەومایەتی بە زەواجکردن، چ لە ڕێگەی خوێن بۆ ئامەڵە خراپێک بوو. لە کاتێکە ئێژن دەلیلە ئەوەی کە لە ئوروپا ئستبداد حاکم نەبوو لەبەر خاتری ئەوە بوو کە پادشاه بە تەنها نەبوو، دوو جیلی تری لە بەرامبەرا بوو. یەک جیلە ئەشراف و زەمیندار وەکو لۆردەکان و کۆنتەسەکان و کۆنتەکان دووکەکان کە ئیمڕۆژ لە مەجلسە حەوت سەف لۆردە بریتانیا هەن، لە پیرانە ئەمریکا هەن و ماون. دوو نەهادە ڕۆحانیەتە مەسیحیەت بوو. ئەمە باعەس بوو پادشا نێرەکەری نەکات، و ئەگەر نێرەکەری بکات ئەشراف لە بەرامبەری ئەوێسێت، دەستگاهە ڕۆحانیەتە مەسیحی لە بەرامبەری ئەوێسێت. پێکهاتەیە عەشیرەیی ئێڵی ئەگەر پێکهاتەیەکی دروست بوایە و ئەگەر ساختە نەبوایە، وەکو شێر عەلی مەردانخان کە کرۆکە ڕزا پاڵانی شکاند، بەڵام ئەقڵ سیاسی نەبوو کە بڕوا تاران بگرێت، دوو موەسسە لە تاران بگرێت و ئەو خاکە بێرێتە ژێر دەسەخۆی. هەروواکە ئەقڵ سیاسی ئیسماعیل ئاغا سمکۆ نەبوو کە تەورێزی گرت و نەچوو چاتاران بگرێت. ئێمەی خستە ئەو دووگانەیە ئەفەنی عەشیرەتیە، عەشیرەتگەلە بەرساختە، لە ئێڵە سەنجابیە بەرساختە گرتگە تا عەشیرەتە بەرساختەی بارزانی، تا عەشیرەتگەلە ورد و درسێک کە سەریان بۆ دروست ئەکەن. زەرەرە ئەمە وا لەکوێ؟ بۆ هیچ کام لەم عەشیرەتانە ئەو زۆرە نانوێنن کە عەلی مەردانخان ئەیوێنێ؟ ئەزانی هەبوونی عەشیرەتی بەدەسەڵاتی بە قودرەتمەند بە معنای واقعی عەشیرە یارمەتیدەرە فەزای پڕۆڕاڵە، نایەڵێت یەکێک نێرەکەری کا بەسەر خەڵکۆ. هەبوونە دەیان کانونە قودرەتە ئاوا. شاید لە ڕووبەرە گشتی و تۆ بێژیت ئەمە ماڵە کوردان ڕێک ناخە، ماڵە کوردان چیرۆک ڕێکیەخە، تعریفی کوردیەت ڕێکیەخە، وەگەرنە لە ناو کۆمەڵگا دائیمەن کانونگە لە جۆرا و جۆرە دەسەڵات مەوجودن.
تي داستان حكومة حريم كردستان وما جراي هاتنا أمريكا لسال 2003 وبكار بردن فرمولة بانو جرترود بيل أوي كناو إيراقي بو إيراق دانيا شرويان کرد بە دروستکردنە عەشیرەتە ساختە پالەتە دۆلارەکان دوای تەقینەوەکانە بەغا ڕووی کردە کەسانێک کە بە عینوانە تاکە کەس و دوان و سیان و چوار بتوانن لە دابەشکردنە خەڵکە عێراقا عەشیرە سازی بکەن مەلاین دۆلار بە پالەت تەزریق کریاناوە ئەم کۆمەلگایە عێراقە ئەم فاسدستانیە دروست کرد کە ئەمڕۆی بێنن كوبند فساد إجماع فساد دزي راورو طاقم تشكدارة ببرنسيبو بأصول سربحي چلايانيك هاتن وهر كمولغ خلقي كيان كوكردو بيانود أما عشيرة فلانو فستيوالا عشيرة الجاف فستيوالا الرقزاي فستيوالا مكايلي فستيوالا حموان فستيوالا نازانمكي هر عنتري هات اوي چواردانە هەنار و پەنجدانە دەوری بەماین و دا و هەڵی خستۆ وتیان ڕئیس عەشیرەتمان هەڵبژارگە ڕۆڵەگیان خۆ ئینتخابات لیگە فوتباڵ نییە ئەمیشتانە کردۆ ڕفراندۆمە ساختگیە نەمایشیەکەی هێلی لاڤ و نەمایشاتە مەسەقەزەمە بارزانی وا ئستقلال وەسەر بەخۆی بۆ کوردستانەگری بەقن هەڵتەکاندن بە کەنیشکە ڕوت و ناوە ئستادیۆم و هەڵۆ خستن بە نەمایشە پاسپۆرت دەڕاندن و قامک بە خوێن و ئیمزاکردن چەند نەفەرتان لە کەرکووکە لەم ڕیفراندۆمە و لە دەنگ خۆتان بەرگریتان کرد چەند نەفەر هیچ کۆمەلگای ساختە کۆمەلگای شانۆگەری کۆمەلگای درۆزن کۆمەلگایەک درۆ لە دوای درۆ دروست ئەکات هیچ شتێکی قابل احترام نامێنێ و بۆ خۆیشی ئەزانێت کە قابل احترام نییە و پێویستی بە احترام نییە ئەگەر 100,000 نەفەر کە یەک عەشیرەتن شەرەفیان یەکێکوێت ئابڕوویان یەکێکوێت یەک نەفەر بۆ گشتی بۆ یەک نەفەرە ئەمە دروشمە هەر تاقمێکە کە عەسەبیەتی واتیا یەک نەفەر بۆ گشتی بۆ یەک نەفەر وەختێ تۆ سەرۆکە ساختە دروست ئەەکەی چه ئتفاقێکە کەفێ تۆ بەژێ ئەمەی بڕۆی 100,000 نەفەر بوێنی ڕۆی یەک نەفەر ئەوێنیت یەک نەفەر تەمامە حەیات و مەمات ئابڕوو شەرەف و دەسەڵات و ئێستە و داهاتوویێ 100,000 ئینسان ئەخەیتە دەسە یەک ئینسان و بە 100,000 نەفەرەکە کوردی واتەنی کەرەکە ئەگێی و شایە جومانەکەیان پێتێریت بۆیە من وتم یەک نەفەر وەکو لیکە فوتباڵ و ئەمانە ڕئیسە ئێڵ نین ڕئیسە عەشیرەت نین ڕئیسە عەشیرەت لە دڵم مێژوویەک هاتێتە دەر مێژوویەک لە فەداکاری مێژوویەک لە هێنانەوەی کرامەت مێژوویەک لە شەڕکردن بۆ حورمەتت تاک ئەو عەشیرەتەکە ئەم منتەسەبە پێی تا زەرفشۆرە خەڵکی نەوێت تا ماستاوچیە خەڵکی نەوێت تا لە سەخافەت و لە برسیەتیا دەست بۆ هەر کارێک نەوات تیمارداریە تەکتەکە ئەم خەڵکە بکات و لە هەمان کاتا شکۆ دەسەڵات ئابڕوو و حورمەتی بۆ بێرێت حورمەت بۆی کە ئێوە بەڕێزن نایێت حورمەت بە احترام ناوە کۆمەلگاتێت بەوەی کە مێژووە بیرت تێرێتۆ تێت یەک نەفەریان بۆت کردە سەرۆکە عەشیرە و ئەمە سەرۆکە عەشیرە نەبوو و تۆ دەمەداخست لەگەڵ ئەم یەک نەفەرە ڕێ ئەکەون ئەم یەک نەفەرە پڕە لە شەهوەت پڕە لە کەمبوت پڕە لە ئوغدە پڕە لەوەی کە تا ئیستە نەبینریاگە تۆ مەعامەڵاکە و مەعامەڵاتە پشتە پەردەت تەکاکە ئەو اتفاقەوە لە ساڵ وەنوان 90 ساڵە پێش لە سەرزەمینە ئێمە کریا
لە جافرسان و تا مەحموخانە دزڵیان دانەدانە گیر هاوردووە کوشتنیان، تا ئاغاشر و تا شێر عەلی مەردان خان، تا کولونەل محەممەد تەقیخانە پسیان، یەک بە یەکیان دەرمان خواردکردن، ژەهر خواردکردن، بردیانە زندانە قەسر قەجەر و ئیعدامیان کردن بە یارمەتیە بریتانیا. ئەم وەزعیەتەی لە مەردەمە ئیمڕۆیە ئێمە دروست کرد تا سەرە قازی حەمە و دموکرات و کۆمەڵە و پەکەکە بۆ دروستکەن، تا ئیستا مچەی هجری و ئەو ڕەحمانە و سووقە قاسملو ئەبەی مهتەدی و سەلاح مهتەدی بڕوات بەناوە کورد و بۆ تۆ ئینزای بکە و چوار دەس و پێ. کورد بێسەر کریا، بێ گەورە کریا، بێ تەبەقەی ئەشراف کریا، بێ نۆرمە سەروەرانە کریا. جایستە بە ئەمە بەڕەسیکەین، با ئێمە بەڕەسیکەین بزانین ڕەوەندێک کە ڕۆژگەل ڕابردوو ڕوویدا چ بوو. لە ماجەرای دزەیە وتم تەمامە ئەوەنتانە وا ڕەقەم نەبووگن، بە ڕاو ڕووتکردن بووگن بە مەقاشت دەسە دەوڵەتانە منتەقە و بنەماڵەی بارزانی و بنەماڵەی تاڵەبانی دانەدانە کە ئەکسپایر ئەون وەکو کەڵەشێرە قوروانی سەرتان ئەوەڕن. من ئەزانم ئێوە ئەم شکۆ دەرک ناکەن، ئەزانم بۆ تا دوێکە تێ هەڵدریاگوگی بۆ گەنوگی قەرانێ پوڵە نەوگە هاڕیاگوگی ئیمڕۆ بە واسطەی پارتی و یەکێتی شەق ئەوەشێنی وەکو کەرەکەی دزەیی ئەوی تۆ ساحیوە 2 ملیار دۆلار وەختێسی فرەقەڵە بووگی سەرە بۆ وەڕن. بەڵام چون تۆ بەچکە دوا کەوتگە بێ ئەقڵی وەختێ نزیک ئەوەنۆ لەقمە نازانیت، وەکو لاهور شێخ جەنگی بوو بۆیان تێبڕی دەنگی نەکرد. بۆ لاهور دانێ تێ هەڵدریاگی پیتزا و دەسی ناوە ئوروپا بوو، لە پڕێکا کەوت بەسەر خێرێکە. کاریشیان ئەمە بوو ئەمانە خۆ لە قودرەت و لە دەسەڵات شکۆ نافامن، پوڵە فامن، بۆیە سوالکەرن، یەک قەران لە دەستیان دەرناناکەفی، تەواوە عمریان بێ پارە و بن بێ پوڵگن، یەکسرە ئەکەونە ڕاو ڕووتکردن و دزیکردن. دیتان سوارە ملت کە لاهور بووی تێ هەڵدەی تفی تێ بکەی جووسکە بۆ قنی بووی، بۆی مهم نییە هەرەمەی کە ماگەس و ئیتر پیتزایی نییە 100 ملیۆن دلار پولی هەست بەلای و فرە مهمە. تڕۆ بووگە کەس حساوی بۆ ناکا، هیچ کەس و هیچی نازانێت، خوێڕیە لە چاو مردما بۆی مهم نییە. بۆ چون ئەمە هەر لە ئەوەڵیشون ناداشتەوگە نەیبووگە. ئەگەر تۆشکۆت بوێت ناچیتە ژێرە بارە ئەمانە ئابڕۆ حرمەت و غرور ماڵە دنیا یا بۆ غەرەزە یا بۆ مەرەزە. ئەمە قەیمی وتکیانە ماڵە دنیا بۆ چییە؟ یا بۆ غەرەزە یا بۆ مەرەزە. ئەم قێخا دێرینە عوزەیریە با من بە ڕەوەندێکا بۆ تابێم کوڕە فەقیرێک وگە ئەوەنە فەقیر وگەنەوە دەکان کە خەڵک برسی وگەن ئەمیش دزی کردگە. هەر لەم بنەماڵە واوتیان 2 فیشەکیان داگە لەم کاوراوە سەرانەی لەمانە سەنگە ئەمانە 95 فیشەکیان لەم کوڕە داگە چون لە دەواجینەکانە مامری دزیگە برسی وگە. کامتان نەتان کرد؟ کامتان چەند بازرگانتان نەکوشت وا لە سنە و کامێران و کرماشان و هاتوون لەو 2 فیشەکتان لێدا بۆ 200 دلار کوشتان؟ چەند نەفرتان بۆ 1000 دینار ئارپیژیتان یا بە کۆمەڵە و دموکراتۆ؟ چەند نەفرتان؟ خەڵکیش دەرکی کرد و هەچی نەوت وتیان گەمارە و دریاگن و برسین. ئەمە 2 فیشەکی لەوانە خواردوو وەخت خۆی. ئەم جەماعەتە دارای حاجی ئیبراهیمە چەرمەگا و ئەم بەرساختانە بە عنوانە پیرانە عوزەیری گشتیان وەخت خۆی وەکو سەگ لەم کوڕە ترسیاگن. ئەم کوڕە هیچ هێزێکی لە خۆی نەوگە، هێزە کۆسڕەت ڕەسوڵ لیوای تایبەتە 37 هەرچی سەرانە بەم هێزە گیریاوێت بۆ یەکێتی و بۆ کوڕانە کۆسڕەت ڕەسوڵ گیریاگە.
ئیستێژە خۆ دیتان ئەم کاورا یەک نەفەر لەمانەی بەدەست و نەما تفەنگچی ئەم نەون تا بڕۆن ڕاوڕوت بۆ ئەم بکەن بۆ بنەماڵەی کۆسڕەت ڕەسوڵ و بۆ یەکێتیانە کرد وەخت خۆشی یەک نەفەری بەدەست و نەما ئیستا ئەو لیوا کە بەدەسە ئەو بوو وا لە ژێر دەسە کوڕەکانە کۆسڕەت ڕەسوڵە هەر ئەم حاجی ئەکرەمە 13 دەفتەر دۆلاری داگە بۆ تەکیەی قەڵاکەی عوزەیری مەجبور کریاگە بیدات خۆی مەڵکە دەوڵەتی خواردگە ماڵە دەوڵەتی خواردگە دیارە ئەوەڵین خیانەتەکانە کە بە ئەم کاورا کریاگە لە ناوە بە ناوە عوزەیریەکان کریاگە هەر ئەم ئەکرەم و دارای حاجی ئیبراهیمە چەرمەگە و ئەم پیرانە ئەمانە وەختی خۆیان نانوێریاگە قسە بکەن پەنیان خوارگەس و لە خوایانە ئتفاقی بکەوێ بیفرۆشن و فرۆشتگیانە ئەم کابرایانە فرۆشتگە وەختی تۆ ڕئیس عەشیرەتە واقعی نەویت و ساختەوی وا ئەکەی وەخت خۆی لەم کاورا ئەترسی تۆ ئەگەر ڕئیس عەشیرەتە واقعی وایە تا ئەم لیوایە سەهلە 50 لیوای لەدەست وایە ئەدنیا سەرە جێگەی خۆی 13 دەفتەریش باجێ پێنەیەدا چون تۆی عەشیرەتە گەورەیەک لە پشتاو ئیستا گەرەکتە لە دەمامەکە عەشیرەتە عوزەیری بێتە دەرەوە ئەو تابلۆ وا ڕووخاندیان نووساوی قڵای عوزەیری تۆی 13 دەفتەرە داگە دارایی چەرمەگا 2 ڕۆژ بەر لەوێ بێ و قسانە بکات و 2000 دلاری قەرز کردو لێیان هەر لەو خانەوادەی قوێخا ئەمە چی بە ئێوە ئێژێت ئەمە چی بە ئێوە ئێژێ ئەمە بەو بە ئێوە خەریکە ئێژێ ئەو ڕەوەندەی وان 90 ساڵە پێش لە کوردەوارە داگیرکریاگە لای ئێران اتفاق کەوت ئیستە بە تەخیرە 90 ساڵە خەریکە لە ئەقلیمە کوردستانە اتفاقەکەوێ سەرە ساختەیان بۆتان دروست کرد سەرە ساختەکان ئەخوەن عەشیرەت تڕۆ ئەکەن ئیستا کاورا تا بەیانی هەڵخات و بێژی ئەوەی یەک نەفەر بووگە و پەلامار یەک نەفەریان داگە نا غەڵەتە کرد لەسەرە قڵاکە نووسا بووی قەڵای عوزەیری وەتی ئەنتی و شۆفڵ تەقاندیانەوە بابەجیان تۆ دەمێکە خۆ دیارە بوت مهم نییە نە ئابڕوت بۆ مهمە نە شەخسیەتە بۆ مهمە نە عەشیرە بۆ مهمە تۆ ڕئیسە عەشیرەتە واقعی نییە ڕئیسە عەشیرەتە واقعی ڕئیسە عەشیرەتە واقعی لەوەها اتفاقێکا تێتە دەرەوە تۆ ئمڕۆ ئیجازەدا یەکێتی تەعەدا بکە باڤڵ تەعەدا بکە توی بە 1 ملیۆن دلار سند تۆ هاتی وتو خوا هەری نابری و ئێمە هەڵیەکەین و ئەوە یەک نەفەر پەلامار دنیا بوو ئێمەی عوزەیری محتەرەمین نەوەڵا خاس بنوارەوە دەوروبەر تا خەڵکە سلێمانی نفرەتتان لێکە دزی و ڕاوڕوت بەسەرتانە سەپیا ئێوەش پیاگ نەون دفاع لە کاورا بکەن دفاعی لێ بکەن ئەی بۆ وەختی خۆی زاتان و دەمکەن بۆ وەختی خۆی زاتانەوە بێژن ئەمە سەرۆک عەشیرەت نییە حەقی نییە قەڵا دروستکە بۆ وەختی خۆی زاتانەوە نیشانەدا ئەو وەختیشە ڕئیس عەشیرەت نەوگن ئیستێچە ڕئیس عەشیرەت نیەن ڕئیس عەشیرەت ئەوەسە ئیستە لە شکۆی عەشیرەکەی خۆیە شکۆی کورد تەعقیب بکە خەڵکە سلێمانی و خەڵکە هەولێر دەمێکە بە شوێنە ئیمام مەهدیە ئەگەڕێن بێت نجاتیان بات بەدەسە ئەم دڵە دزە فاسدە تۆقێنەرانە و جنایەتکارانە ئیستە کابرای توانی لە عەشیرەوە حەرەکەتکە و بوێ بە منجیە مەردەمە سلێمانی بۆ ئەو خەڵکە عەشیرەیە خەڵکە سلێمانی نیەن نێنە ڕانیە نێنە کفری نێنە سلێمانی تەکە خەڵکەکە ارتباتیان نییە با ئەمە هەوێنێکی خەیر وایە خەڵکیان لەم تۆقاندنە دەربە هاوردایە مەلەفی ترتان بامە دەرەوە مەلەف ورد و درستان بامە دەرەوە کاورای بەلەباری کە من پێتم وت مەلەف وردە تۆم هەسا مەلەف خاسە وردە تۆم هەسا وەخت خۆی خەڵکی نەپێتانم نەوت مێڵن ڕئیس عەشیرەتە ساختەتان بۆ دروستکەن مێڵن عەشایرە گەڵدەڵپنە ئەلەکیتان بۆ دروستکەن ڕۆڵە ڕئیس عەشیرەت بوون پیاگی گەرەکە بتوانێت پڕیارە گەورە بات بێشەرەف تۆ گەرەکتە دوودانە خوێن حەفزکەی خەڵک لە خیابانە لۆمە بعد جووسکەتان بۆ ئەوە بە پیاکتان نازانێت
بە خوێڕی و سەرسەر و چڵکاوخۆرە دەسەڵات و نۆکەرە دەسەڵات تا نەزانێت. ئێوە بە گشتان و گەلە کۆمەتان کرد لە کوڕێ، فکرەکەن فرە کەمتارن و فرە زۆڵن و دەورتان داگەس و من نازانم ئەو کوڕە چ کارە چەندێ لیاقەتی بوێ، وەلی ئەوەنە لیاقەتی بوو گوی داوە دەرخواردە ورد و دەستان یەکتان زاتانەوە بوو بخۆن تا خۆی بوو. ئەو کوڕە سابەتیشی کردەگە 95 دوو فیشەکیان لێ داگە 2024 دوو فیشەکەکەی داوە لە کاورە. ئەگەر ئەو کوڕە ئەم دەحفە بچکە فەقیرێک وێت فێرە شەقۆشێندا بووێت، ئەو شەقانە ئالەقنە تەکتەکەیەوە. ئەم فەسادە لە جێگەیەکا لە ناوت دڵ فەساد ئەتەقێتەوە، فەساد ڕوبەڕووی فەسادەوێتەوە. ئەمانە قامکەکانە هەیکەلە تاوانن، هەیکەلە تاوان نیەن، هەیکەلە تاوان پارتی وێکێتیە، هەیکەلە تاوان باڤڵەوە یاسای ژێر پێخستەگە وا مەقامە ئیجرایی نییە، هەیکەلە تاوان نێچیروان و مەسرورن، وا سەرۆکە حکوومەتە هەرێمن، سەرۆکە مستەراون، وا تۆقاندن و تەروریزم بەسەر سلێمانیا ئەحمالەکرێ، ئەوان هیچ قسێ ناکەن. ناتوانێ یاسا بۆ ئێمە بەکار بووە. بزانە ڕۆڵە پاڤڵە تاڵەبانی گوێ بگرە. تۆ گەرەکت بوو بەم نەمایشە قانونە بەربگری بە ئینسانگەلە ئینقلابیە وەکو ئێمە شەقتان تێ هەڵ نەدەین تۆ بە یاسا ڕوبەڕوومان بووی. تۆ من ئەسڵاحەکەم هەڵگەڕاندە و بەرە تۆ فەورەم بەرتم پێگرت. ها ئیستا باڤڵە تاڵەبانی 1 ملیۆن شەق بەم وەقتتا دارە تێ بووڕم یەک نەفەر لا لێ ناکاتۆ گەورەترین یاسا شکێن ئێوە وگن. بابزانی حکوومەتە هەرێمتان ئەکسپایر بووگە، انتخاباتتان نەکردگە، هیچ مەشروعیەتێکتان لەلایەنە بەغاو نییە، هیچ مەشروعیەتێکتان لەلایەنە خەڵکیۆ نییە. تۆی نایاسایی هەڵس و کەوت ئەەکەی، ڕعب و تۆقاندن دروست ئەەکەی و درۆزنیت خۆت قامکە تاوانوگی. ئەمەیکە کوێخادێرین و عوزەیری یەک چەکداری نییە وابەستە بە ئەو بێت و گشتیان لیوای کۆسڕەت ڕسوول و یەکێتی بووگن، نیشان ئەدا هەر دزیەکی کە کردوێت بە فەرمانە ئێوە بۆ ئێوەی کردگە. پاشان بزانە کاورای حیز، تۆ ئەگەر یەکێتی بووگە مستەراوێ بە ناوی یەکێتی هەست، ئێشتێ تۆ دەستگاه ئاسایشەکە هەست ئاگات لە مەسئولینە خۆتوێت. لە هەر کوێیەکان مەسئولینە تۆ ڕاوڕوت و دزی و زۆڵم و ستەم ئەکەن، تۆ دەستگای ئاسایشە هەست گوزارشە بۆ تێ تۆ بەرخۆردیان پێەکەی. چۆنە تۆ خەبەرە لەم دزیانە نییە نێسە بەهێزەکەی تۆ؟ حتا کاورا لە بیمارستانە ئێژێت دوو فیشەکەم لێ دریاگە. ئەمە نیشانەدا تۆ دەستگای ئاسایش فقە خەڵکە کوژێت. خۆت ڕاوڕوتکەرە دزی لە هەر کوێیەکە پێت وایە کە دزیەکە تەواو بوو، ئیستا ئێشێ مۆرەیەکی بچووک قوروانی کەی، خۆ ناکرێ مۆرەیە بچووک قوروانی نەکەی تا لە خۆت زل بوون نیشان بەی. ئەمانە بۆیە مناخوا من و ئاشکارای عاڵەم شەڕە تۆەکەم داریشە وڕمە خۆت و دەوروبەریەکان و تفەنگچیەکانە. تۆ بە هیچ بەندێکی یاسایی لە هیچ کوێی دنیا ناتوانێت ڕوبەڕووی ئێمە بووی. تۆ گەورەترین گێرە شێوین و جنایەتکار و پیاو کوژ و تەرۆریست خۆتی. تۆ چه مەقامە ئیجراییەکە هەست؟ و ئەمما دەڵە پیرەکانە عوزەیری، ئێوە حەتکە دنیاتان وەسەر عوزەیری هاوردگتانە، گەرەکتانە بە پۆمپە بنزین و 1 ملیۆن دۆلار پوڵ خۆتان و گلێ وا لە قمتان وگە بۆ ئەم کەیخادێرینە بە خیانەت و دەوری یەکتریدان بەناوە ئەوەی کە تەبایمان گەرەکە و ئێمە ئارامین تێپەڕێنن تێناپەڕێ. ئەم نەنگە بە دامانە عوزەیری پاک ناوێتەوە، پۆرتیشیان کردگنە عەلاگەوە. ئەگەر پیاگی تیاوێت هەڵسوکەوتە پیاگانەیە کە ئەو بیکانیشانەدا سەرۆکە عەشیرەتە واقعی کێس، تۆ ئەو پیاگەنی 100,000 ئینسان نەخدە و کەی تۆ بیکەیتە ملیۆنێ دۆلار بیکەیتە گیرفانە خۆت و خانەوادە. حاڵی بوو بە لەباری کە من بە تۆ ئختارمدا بە تۆ ئختارمدا. من نایڵم ئەو اتفاقە وا ڕزا پەهلەوی بەسەر مەردەمە ئێمەی خست، ئێوە بێن ساختارە پەیوەندیگە لە کۆمەڵایەتی و قەومایەتی لە ناوە ئێمە نابودکەن، فاسدیکەن بە 1 نەفەر بە 2 نەفەر. نایڵم ئەم اتفاقە بکەفێ. ئێوە نە ڕێستان هەز، نە ئەحترامتان هەز، نە قسەتان برەوی هەز.
ئەوانەی عوزەیریش ڕوبەڕوویە ئێوە بوونەوە کەیسە ئەوان کەیسە ملیە دفاع لە شەرەف و ناموسە 100,000 ئینسانە لە هەمان کاتا دفاع لە لابردنە تۆقاندن و ترۆرە بەسەر شارە گەورەی سلێمانی و بەسەر زۆنە گەورەی سەوزا حاڵیت بوو. من نایڵم تۆ لەمە بڕۆیتە بەرەو و نایڵم تۆ بە ناوی یاسا ڕاو ڕوت و دزی و فزی و قەتڵ و جنایەت بکەی خەڵک بتۆقێنی بافەڵ نایڵم کارەوا بکەی و بۆت نایڵم بڕواتە بەرەو. پس اتفاقاتێک کە ئێمە مشاهدەی ئەەکەین حەزفکردنە قامکەکانە یەک بە یەک لەمانە حەز بکرێت. گشتی ئەمانە هێزێکەوە لە ئەختیاریانە هێزە ئاسایش و کۆماندۆ و هێزە یەکەکان هەفتای یەکێتیە لە ژێرە دەسە ئەم بێشەرەفانە دزیەکەن و تەعەداکەن لە خەڵکی. تەمامە ئەوانیشە ناوی خۆیان نیاگە پوڵدارە سلێمانی یەک نەفەریان پوڵداری نێخۆیان خۆی دروست کردوێت. گشتی لە ڕاوڕوت و ئیمتیازات و دزیکردنە لە مردم و هاوکاریکردنە تەکە ئەمانە بە یەکێتیۆ بووگنە پوڵدار یەکێتی پارەداری کردگن ئینحیساریان واوە دەسۆ ئینحیسارە بازاڕیان واوە دەسۆ قاچاخچین بۆ باوڵ و بۆ قوباد قاچاخچین بۆ شاڵاوە عەلی عەسکەری بۆ پۆڵۆی عەلی عەسکەری بۆ بنەماڵەیە کۆسڕە ڕەسوڵ ئەمانە قاچاخچی ئەوەنە. هەر کەسێکی شەقوەشێنە ئەمانە با بزانێت دەردەکەی قوێخادێرینی پێتێرن. قوێخادێرین گەرەکیان وگە بیخەڵەتێنن بیوەن بیکوژن وەکو ماجەراکەی زاناوە بردیانە زندان کوشتیانی ستەی چە کەس نازانێت چی بێهات. ئەم کوڕە زاهرەن گەورەترین کارێکە کردی گێسی ئەمەسە توانی گێسی دەرچێت تا ئەمان مەجبورە بە ئەم نەمایشە تۆقاندن و بڕین و تەروریزمە بوون وە کردیانە تا ئەگرا شکستێکی گەورەی ئەمنیەتیان خواردەگە. ئەگەر ئەو کوڕە پیاگوێت تەکتەکە ئەوانەی لە عەشیرەت عوزەیریە خیانەتی پێکەن بە عنوانە ڕیشسپی نایڵی یەکیان دەرچێ گشتیانە کوژێت جاتێتە سەر ئێوە. تەمامە خەڵکە سلێمانیش پشتیوانی لێکات. ماجرای خۆ لە پیزەیش هەرواسە بابزانی هەرواسە یەک نەفەر ئەترازێ لە حاکمێک لێیانەدات. تۆ گەرەکتە تاوانت دنیا بنیتە ملە کاورا خۆت گەورەترین تاوانکار متجاوز دز پۆفیوز پیاوکۆژ نادروسیت گەرەکتە بینیتە من عوزێکی بچووک. ئێمە نایڵینە متفاقە بکەفێ من نایڵم تۆ قامکی بقرتێنیت و بێژی بەرە سەرەتانەکەم گرت سەرەتانەکە خۆتی شێر پەنجەکە خۆتی خۆت و تەمامە سەرانە عەشایرە بەرساختە خەڵکە کوردەوار گوێتاندا ئەوەی وا پێی ئێژن سەرۆک عەشیرە گەوادێکی ئەمانەسە وا ئەو بە 2 دانە ژن و 3 دانە ژن و شەوە سەکس و ملیۆنێ دلار مەعاشە مانگانە 200,000 ئینسانی حەڕاج کردگە. ئابڕوو شەرەفە تەک و تەکتانی فرۆشتگە. ئمڕۆ بۆ خەڵک قیزەکە لە عەشایری بۆ قیزی لەیەکە چون ئەم بێشەرەفانە هەڵس و کەوتەکەیان ئەوەسە تۆ ئەیوێنی دێ ئەمانە بەرژەوەندی عوزەیری لە بەرچاوەگرن. تو دینتان عوزەیریەکان چەند نەفرتان فەقیرن دەستان بەدەمتان ناگا. تو دینتان چەند نەفرتان وەزعیەتە ئەم کاورایە ئەکرەمتانە هەز ئەکرەمە مەلا حەسەن چەند نەفەر کاک بەختیار خەسرە و تۆیش درۆ ئەەکەی وەکو سەگ درۆ ئەەکەی کوڕە سەگ. خەڵکە سلێمانی ناوێ پشتگیریش لە بافڵکە سەرت دەست بافڵە وەکو سەگ تۆ درۆ ئەەکەی قسەی مف مەکە. تۆ ئەگەر کوڕە خاسویت ئەی لە سەرەکە نای لە کلکەکە تۆ ڕاست ناکەی. ئێمە لە هیچ کەسێ تەرەفداری ناکەین ئەمانە قامەکە فەسادن
ئەوانە هەیکەلە فەسادن. ئەم فەسادستانە ئێوە دروستان کردگە. تۆ لەکوێ قمە چەورەکرێوە 10,000 دینار؟ لەکوێ چەورەکری؟ بێشەرەف تۆ تەمامە شخصیەتە 10,000 دینارە، تەمامە مێژوو تاریخە 1 ملیۆن دینارە. بابا ئێوە بۆنە بێقیمەتن. بۆ ئەوەنە بێئەرزشن. بێشەرەف تۆ ئابڕوود نەوێ، غرورت نەوێ، شخصیەتە نەوێ، ناوی کۆمەلگا چۆنە ڕۆیتە ڕێوە. بابا تو تا ئیستا فکر کردگەس و خەڵکە سەقز، خەڵکە مەریوان تۆ وە حیز و تڕۆ تەماشاکە. واقعاً ڕوود هەست پێت بخەیتە ئەو دێ و بابا ئێوە تا دوێکە ئەتانوت قارەمانین و کوردبازین و شۆڕشمان کردگە ئەمڕۆ دەرکە و حیجکارن. ئێوە لە دزی قینتان تێت، 1 دز، 2 دز، 3 دز، 4 دز. ئادەی بزانم ملەتە قارەمانە سلێمانی چەند دزتان تا ئێستا گرتگە؟ ئێوە لە دز قینتان تێ، دادەی لە بازرگانە مۆبایل و بازرگانە دۆلار و ئەوانەی واوەکو سەگ تەقیگن. بێری بزانم ئەوە چەند نەفەرتان واتە عەقلی هەزەتوانێت 2 جملە قسەکە وا بگون و ملیاردەر. ئادەی بێرنی بزانم ئێوە 4 نەفەرتان واتە عەقلی بێ 2 جملە قسە بکە. لەو ملیاردر و پارەدار و بازاڕی و سەرمایە دارانتانە وا ئیشی نەفت ئەکەن و ئیشی دۆلار ئەکەن و ئیشی هاوردە و بردە ئەکەن. بۆ درۆ ئەەکەی، بۆ خۆت ئەەکەیتە خەڵکە سلێمانی. خەڵکە سلێمانی هاڕیاگە بەدەست ئێوەوە، بۆ درۆ ئەەکەن. من نایەڵە من فەزای تۆقاندنە ئێوەی خوێڕیە مشەخۆرە قیمەت هەرزان بەسەر خەڵکە ئێمە دای بدەن. دفاعی کشم لە هیچ خوێڕیە نەکردگە. ئێوە ماڵە دفاعکردن نیەن، ئەو پیاگە نیەن کەسێ دفاعتان لێ بکات، چون قیمەتتان 100 دۆلارە. ئەمڕۆ بێژی پیا خاسی سوحا و 100 دۆلار خۆتە فرۆشی. بێشەرەف قیمەتە 100 دۆلارە. بابا تۆزێ بۆ خۆتان حرمەت قائلون، ئینسان وە پیاکتان بزانێ، لەسەر قسەتان حسیەوکە. ئێوە نە دوژمنایەتی ئەزانن بکەن، نە ڕفاقەت ئەزانن بکەن. بێبەر و دوای وەکو خۆتان نییە. بێشەرەف کاورە حرمەتی بردگی لە ناو تەلەڤیزیۆنا زاتێ نییە دەمکەیتەوە. لا بخوای ئەمە وە حرمەتین. ئەرێ وەڵا وە حرمەتی دنیا چاویتی وەختمتانی تەقاندۆ. دێ خەجاڵەت ناکیشی؟ چییە من قساکەم پێت بەرەخوا؟ من نایاڵم خیاڵە ڕاحەتوێت و تەجاوزەکە قبولکەیت و پوڵەکە خەیتە گیرفانت و خۆ بتەکێنی بێژی محتەرەم. ناوەڵا نامحتەرەمی. ناوەڵا خوێڕیت قیمەتیشی 1 ملیۆن دۆلارە. بابا ئێوە چەکتان نەگەرەکە، خۆ تۆپە 120تان نەگەرەکە. ئێوە گشتتان سەروتاتان وە 100 ملیۆن دۆلار ئەسندێت. قیمەتتان هەست لە 50 دۆلار تا 10 دۆلار تا قولە مامرێک قیمەتتانە. شەرەف و شکۆ و ئاوڕ و ئەژداد و مێژ و دوو قەران وەلایەوە ناژیت. حاڵیت بوو؟ مەیەڵن ساختارە سنەتیە خزمایەتی لە بینچێ، مێڵن وەکەکەی لۆڕەکانە ئێرانتان پێەکەن. وا ئیستە کەوتبنە گەوادی و جندەیی. وەختێکی شێر عەلی مەردان خانیان بوو، پێیان نیاوە بینە قاقای ڕزاخان. مێڵن ئیدەیە سەخیفە بێدایک و باوکتان بۆ بکەنە سەرۆک عەشیرە. سەرۆک عەشیرە لە دڵم مێژوویە کاتێتە دەر. حرمەت و گەورەی و احترامتان بۆ ئەگەڕێنێتەوە. ئیستە باڤڵ خەریکە فەزای ڕعب و تۆقاندن و تەرۆریزم بەسەر سلێمانیە حاکمەکە. 1 دەفع بۆ مێژوو 2 پیاگە دروست حساویتان لێ هەڵسێتەوە بۆ حرمەت و بۆ ئابڕوو گوت دەرخواردە دەسەڵاتە فاسد بە، تا خەڵک باریکەڵاتان بۆ بکات. تا مامۆستایانی وا ئیستە مانیان گرتگە چەپڵەتان بۆ لێبن، خۆتان بەنەدەمە یەکتریوە. ئەمە حرمەت و ئابڕووی مردمە کوردە. ئەمە خەڵکە بێ دەسەڵات کریاگە.
سەگەل کەوتنە گیانی یەکتری قامکە بچووکەکانە وڕن. تەمام ئامانە ئیمڕۆ سەگەلە یەکێتین، دوو ڕۆژی تر ئەکسپایر بووگی. ئەوانە ئیمڕۆ سەگەلە پارتین، دوو ڕۆژێکی تر ئەکسپایر بووگی. حاڵیتە یا خۆی ئەتکوژێ، یا وەکو زانا ئەدواتە زندان ئەتکوژێ، یا وەکو پێشڕەو ئەدا ئێران موشک بکا وەختنتا، یا وەکو ئەم قێخا دێرین دەبێکن. دەی تۆ ئەمە ئەفامی؟ یا بەچکە سوالکەرێکی ئمڕۆ 1 ملیۆن دینارە خسکەسە گیرفانە وازایەتە بووگی تۆ پیاک. با بەچکە سوال کرد تۆزێ بۆ خۆت حرمەت قاعدوە. من ئەم فەزای خەسیاگیە ئەشێوێنم و ئەیشکێنم. ورد و درستان سەرانە بدەرن، ورد و درستان تەسلیم بووگن. من خيرة جافبونم نايلي ام تربونا بسر عزيرية تحملكم او من تايستا تحملم نكرت داري شمبرية ما تحت بافل قويزياي بخوا خويو مسرورو نيشيرا كمان او توانت دفعيتر بناو ياساق سنكنها دا صلاة اكسباير بوغا قاچاخشي بوفيوزا ناياساي پێتوانە بێ وا ئەیوەیتە بەرەوە ئیستە من بە تۆ سەرە تۆ سابەتم کرد سۆ حەجدارم بڕیە ئاسینت ئەفامیت کە بە یاسا و ماسا ناتوانی بێتە بەیدانە ئێمە ناتوانی بەرەیە عمومی لە پشتە خۆت کۆکەیتۆ ڕای گشتی وا لە دەسە ئێمە ئێوە ئیمڕۆ گەورەترین یاسا شکێنیەکەن بە پێشچاوە عالەم و ئادەم هەم نێچیرە هەم مەسرور و هەم پاڤڵە وەکو قەحبە خۆتان شاردەگەسەوە سوحاناتوانی من قێخادێری نییەم و یاران ئێمەها من ئەو بێشەرەفانەی سەرۆک عەشیرە نییەم ها من ڕەهبەرە ئینقلابیم پێگەیە مەشروعیەت دەزانم لە کاورا چۆن بسێنمەوە من دەخاڵەتم لە گراکردگە چون خەریکم قەستە دەسەڵاتم هەز ئێوە بڕۆخێنم تو ئەم فەزای ڕعبە بۆ من دروست ئەەکەی نەبۆ تێ هەڵدریاگێکی بەچکە دزی سابق خوەت من ئەم فەزا لە تۆ فوئەدەم خوێڕی نایاسایی خوێڕی یاساشکێن حکوومەت ئەکسپایر بووگە پارلەمان ئەکسپایر بووک دەم لە پارلەمان و حکوومەت و بوروکراسی و قانون نەدەیا متوجه بوين لم فزا من نايلم فرهنگه دوغانه عشيرتي افني حاكم بي جلالي ملاي حاكم بي من فزاتانا بيشكينم و بيتانيشكينم اما لم وسط تماشاچينين اما حاكمين لم سرزمينه ام تراتين و ام بازيه باما ناكريت وناتواني باما يبكي من وردە ئەم فەزا لە ئێوە کۆ ئەەکەمەوە ئەگەر تۆ ئەقڵە ناڕەسی ڕۆڵە گیان من بە مەحزێ تۆ حرەکەتەکەی تەهدیدەکە ئەخوێنمەوە تۆ حرەکەتە کرد وت باج لە هەرکێ بسێندێت نایاساییە بەرخوردی پێەکەی ڕۆڵە گیان ئێوە یەک نەفرتان لە ڕێگەی یاسا و قانون و بە عیداڵەت و نەوگن و ساحێوە 1 دینار تەکتەکتان محاکمە ئەەکەم انحصار بازارتان بچك و أصلحة قركسة دسو خليكي راورود كردن و قاچاقچي كردنن لمواد مخدر لنوتو وبو جوت خليكن او بوليشي بدستان هاورگا نحلالة نبكاسبية حلال بدستان هاورگا او دون فريشتان سواد سياسي اقتصادي و آبوريشي نية او بولا ملك ملته و اقريتو جيفان ملت لتكتكتان لموبايل فروشتان تا جوت فروشتان پێشتم ثابت کرد نایاسایی عمل ئەەکەی وجود نایاساییە حیزبت نایاساییە بروکراسیت نایاساییە مؤسساتت نایاساییە تۆ بە توقاندن و بە ڕوع بەسەرە مردمە سواروگی بەرم پێت گردە ها گویشم دەرخواردە داگە
ئەمڕۆ هەیئەتە هەناردگە لە کۆماندۆ بڕۆیتە لای ئەکرەمە حیز بێژێت وەڵاوە تەعەدا لە یەک نەفەر کریاگە دەی بێشەرەف با تەعەدا لە یەک نەفەر کریاوێت عەشیرە یعنی گشتی بۆ یەک نەفەر بۆ گشتی چۆن تۆ ئیسە تەعەدا لە یەک نەفەر کریاگە تەکتەکی ئەو مەردەمە وا عەشیرە دروست ئەکا یەک نەفەرە دەی تۆ هەر تەعەدا لە یەک نەفەر بکرێ و بێژی وەڵا تەعەدا لە یەک نەفەر کریاگە ئەی تۆ چکارەی تۆ گمێسکەرە کەنارە جادەی ڕئیسە عەشیرەتی چ گویەک خۆی ڕئیسە عەشیرەتی تەعەدا بە ئەم مەردەمە بە ئەندامانە ئەم عەشیرەتە قبوڵ نەکەی تەعەدا لە یەک نەفەر تەعەدا لە تەواو عەشیرەت کوڕە حیز کاورا پرۆسەسە قانونی نەورگە سەبەرەوە مەقامە ئیجرایی نییە پەلاماری یەک نەفەری داگە کە تاوانکارە و گیرەم تاوانکارە ئەوڵەن گوت خوارد چۆن نایوەیتە دادگا دەوڵەتە ئێرانی بەم کەسافەتیە 4 نەفەری گرتگە بەناوە کۆمەڵە ئێژێ جاسووسە ئیسرائیلن ئیعترافە ئیجباریان پێ ئەکا دەنگیان لێ زەبت ئەکا ئەیان واتە دادگا مەحامیان پێ ئەدا تێرێتیان ئەیان وات 2 ساڵی پێ ئەچێ دوایەوە ئێدامیانەکە تۆ چۆن بە 24 ساعت حکومە دەی چۆن بە 24 ساعت کاوراکەیتە متهم چۆن کوڕە خەر بعد تۆ چۆن تێ ئێژێمە تەعەدا لە یەک نەفەر کریاگە دەی تۆ چۆن مەسەڵەن شەرەفە عوزەیریەکانە پارێزیت چۆن کاورا پرۆسەی قانونی تێی نەکردگە شکایەتی بەرعەلەیه نەکریاگە ئەحزاریەی بۆ نەچووگە سە دادگا 1 جەلەسە 2 جەلەسە 10 جەلەسە مەحامی نەگرتگە تۆ فۆرەن زەبتە ماڵە کاورا و کردگە تەنانەت سەگەکانی شێو بردگە چۆن کارە واکەی چۆن زەبتە ماڵە کاوراکەی تۆ لەم بریتانیا بە هەر شێوەیە پوڵە دەرهاوردوێت وەختی سەنەدیەتی بوێت و وەختی کڕی بێتە پوڵە ڕەش نەبوو بێ و نەیانتوانی بێ سابتی بکەن ناتوانن خەلع مالکیەتە بکەن تۆ چۆن گاوداری کاورا ڕوتۆکەی تۆ چۆن مالکیەتەوەی تەژێری سوعال ئەم کەیسەتە بکردایە بە کەیسە قانونی 24 ساعتە ئەنلاین لە تەلەڤیزیۆنا نیشانە بدایە ئەو جار ئەویش 400 نەفەری تری ئەدا بەدەسەوە بۆ سەدام حسێنیان بە پەلەپەل کوشت نەگەیە هەڵەبجە مەگەر نان و دادگای سەیدە ڕەیسەکەین بۆ لەسەر ماجەرای 12 نەفەر عەرەبت دوجێل سەدام حسێن سەرۆک ڕەیسە عێراقیان گرت ئەعدامیان کرد بۆ نەیان هێشت بگاتە ئەنفال بۆ نەیان هێشت بگاتە هەڵەبجە دا بزانین جەلال تاڵەبانی مەسعود بارزانی کێگەل دەستیان لەم بازیە بوو ئەمریکا ئێران بۆ سەدام حسێنیان زوو کوشت بۆ گەرەکتان وەم کاورا بکوژن ئۆکەی بیگرین بیوەینە دادگا عەلەنی باشترین مەحامی پێبین تا ورد و درستان گەوا باوکینە محاکمەکات تا بزانم هێزە 37 تایبەتە کۆسڕەت ڕەسوڵە حیز دزیکەر و ڕاو ڕوودکەر و چاوسوورکەر بووگە یا ئەو کێ ئێوە تەکە کیا تەرەفن تەکە مناڵ تەرەفن حاڵی بۆ ئەکرەم عوزەیری کاورای بەنزین خانەدارە زەمین خوەر حاڵی بوو دەفعێتە بەناوە عوزەیری و مەعامەڵە نەکەیها 1 نەفەر بۆ گشتی بۆ 1 نەفەر تۆ ئیستە ناتوانی دفاع لەم کاورا بکەی حدە ئەقەلیە وەسە پرۆسەی قانونی تێیبوایە و جورئەتە نییە بێژی نایاسایی کریاگە و ئێشێ ئەم نایاسایی بوونە تاوانی بدرێت و نایژی پاڤڵ تاڵەبانی تۆ چکارەی هێستەکانە دەی تۆ چکارەی تۆ قازیت قازی و القوزاتی تۆ ڕئیس جمهوری سەرۆک وەزیرانی ڕئیسە پەرلەمانی تۆ چکارەی چۆن ئەم قسە ناکەی وەڵا سەرۆک عەشیرەتم قمپا نەکەم و ڕیش سەفیدم تۆ ڕیش گوینیش نییت حیزە ترسیاگە درۆزن خوێڕی ساختە فڵتە فڵت نەکەیها بناغی هەرچی ساختەس من لەم سەرزەمینە دەری تێرم با من پیایەکم تیا نەدی هەڵوێستە پیاگانە بگرێت فاسدینە قیمەتان 1 کاسە فاسۆلیاز گشتان پیاک زاتی نێبێژی 1 نەفەرتان پێ خاسێکە ئەوەنە بێشەرەفن
24 ساعتی پێ ناچی بە $100 سنگرێن. خجالت بکێشن. نە قەوڵتان هەز، نە قەرارتان هەز، نە شەرەفتان هەز، نە ئابڕووتان هەز. بێشەرەف تۆ ناو جامعە چۆن سەر بەرزەکەی تۆ؟ ئیستا عوزەیریە تەعەدای لێ کریاگە، نایاسایی هەڵسوکەوتیان تەکا کردگە، کردگیانە بە عاملە جنایەت موامرە و تەوتەیان بۆ کردگە. خوێڕی تۆ ناتوانی گلەق نەخوت بشاری تۆ ئێژی من ڕئیسە عەشیرەتە عوزەیریم، تۆ ئەگەر ڕئیسە عەشیرەتە عوزەیری وایتە هەر ئەو وەختە بەرت بەم قێخە ئاگرت. ئەو قەڵەتەکەی بەناوە ئێمە قەڵا دروسەکەی. مەگەر ئەگەرە ساحەوی نییە ڕۆڵە دانیشە سەر جێگەی خوێت چاو سوور نەکەی تۆ ها. تۆ وەختە پیاگ نەویستە گەرەکتە بێژی پیاگی. ئەمە ئاینەیە عیبرەتە تەکتەکە ماساو خۆرەکانە دەوروبەرە باڤڵ و نێچیر و مەسرورە. ئەمە عاقبەتە گشتانە 5 ساڵ 10 ساڵ بەلوو تانایشی بێرنیوە و تێرنیوە. ئەمە بازیە دەسەڵاتە چەپەڵێکە کە تۆ هیچ گوویەک نییە و بەرساختەتەکەن. نە پشتوانیت هەز، نە نەفەرە هەز، نە یەک نەفەر واوەلات و نە باوەڕت هەز، نە عەقیدەت هەز، نە ئوسوولت هەز، نە پرنسیبت هەز. ئەمە جارێ اختارە ئەووەڵ خەریکن قنی یەکتری ئەدەڕن. ئەمە یەک. دوو، لە ڕووبەرە عمومی و من بەرە نەمایشاتتان پێ ئەگرم گشتانم کۆ کردگەسەوە. سێ، هەرچیە گەرەکت و نەمایشە قانونکەی بەرعەکسی تەواو بوو ڕۆژ لە دوای ڕۆژ ئێمە بەرەیە ئینقلابیمان گەورەترە ئەوێ تۆ بچووکترەوی سەخیف. حاڵیت بوو ئەم بازیە تەکە من یەکی ناتوانی بکەی. خوێنە تەک تەکتان لەم دەقیقەش و ئێعلام یەکەم دووبارە خوێنە دانە بەدانەتان مباحە. بێشەرەف من 48 ساعتە وەختم پێتان داگە سەرۆکە حکوومەتە هەرێم و بەرۆکە حکوومەتە هەرێمە بێن لەم یاسا شکێنی و حکوومەتە ڕعب و تەرۆرەی کە تۆ بەرقەرارە کردگە باڤڵ هەڵوێست بگرن هیچ ئیجراعاتە یاسایی لە بەرامبەرا بکەن. نەیان کرد. بڕۆ جەمی کە وەخوەت و حکوومەتەکە تۆ بڕۆ جەمی کە خوێڕی دەحفێتت باسی یاسا نەکەیە. یاسا ئێشێ سەروەروێ تەکتەکە ئێوە بگیرێت. یاسا ئێمە سەروەریەکەین. یاسا لەمەوە ببعەت خەڵکی سەروەریەکە. یاسا هەر کەسێک هاتە بەرەوە ئەم جەریانێ کۆ کرد و سەروەری ئەکا و یاسا ئێشێ سەروەروێ بەسەر قوتانە. حاڵیت بوو؟ وەختی دموکراسی ئەکرد نەوەزانی تاکە ئەوێتەوە ئەمە ئیمڕۆ تەشخیصمان داگە یاسا سەروەر نییە و یاسا سەروەرەکەین و بەسەر قوتانە و سەروەریەکەین. حاڵیت بوو؟ پس ئێوە شاهدە ئەم نەمایشاتە بوون و تەماشای ئەم نەمایشاتە ساختەتانە کرد. سەر ئەم قەزیەوا لە دەسە ئێمە نایەڵین پارتی و یەکێتی غڕۆخکاری بکەن ترس و تۆقاندن بەسەر مردمە ئێمە دابنێن کۆمەڵی حیزیش بەناوە سەرۆک عەشیرە بیرن ئەو تەئیدی بکابۆیان. هەر کە سەرۆک عەشیرە توێ حرمەتە مردمە کورد لەبەرچاوە گرێ، گەورەیە تاک بە تاکە ئەفرادە عەشیرەی لەبەرچاوە کرێ، مێژوویەک دروست ئەکات لە گەورەی و لە ئەحترامە بۆ خۆی و بۆ مردمی بۆ عەشیرەتەکەی. حاڵیت بوو؟ ئیستە من ئەگەر ئینسانە گەورەیەکوم ئەومە ئەفتخارە کورد. ئەگەر جافە مەردێکوم جاف سەری بەرز ڕاگرێت چون توانیگمە لە پێگەی جاف بوون و خەیرە گشتی بۆ کورد بێرم. حاڵیتان بوو؟ اتفاقات پشتە پەردە تەمامە مەلەفە تەکتەکتان وا لە ژێرە دەسما. ئەمشەو دەیتایە بچووکێکم دادەرۆ سۆحا بە وردی دەیتایە تەکتەکتان بەڕەسیەکەم. با نەزانی ئەو خەڵکە تەمامە ئامارە ئێوەی هاورگە بۆ ئێمە ها. من خاسە زانم ئێوە بای چەنیکن. لا ئێوە خۆش.